بەناوی خی گەورە میهرەبانمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بەردەوامی لە بانگەشەکردنی بانگەشە لۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی لیستی ١ کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری برانی بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی ژمارە 2 بە هاوکاری بەڕێز مامۆستا ناسیح مەلەفەتوڵا خەلیفانی ژمارە 31 کۆمەڵی ئیسلامی بازاری خەلیفانمان بەسەر کردەوە زۆر بە گەرموگوڕی ئەو زەماوەری پێشوازیان لێکردین دەستخۆشیان لێکەین. دیارە ئەمڕۆ دوایین ڕۆژی بانگەشەمان بوو لە شارۆچکەی خەلیفان و من سوپاسی ئەو خەڵکە دەکەم کە زۆر بە گەرموگوڕی پێشوازیان لە مەڵبەندی هەشتی سۆران و هەردووکان دیت برای بەڕێزم مامۆستا ناسیح و ئەنجومەنی خەلیفان کرد و خوازیارم کە ئەو خەڵکار ئاوا گەرموگوڕ بێ لەگەڵ کۆمەڵی ئیسلامی و متمانەی خۆیان بە لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی بدەن و خوازیاریشم کە کۆمەڵی ئیسلامی دەنگێکی بەرچاو بینێتن بۆی کە خەڵک فێری مووقیف نواندن و هەڵوێست نواندن بێتن و خوازیاریشم ئەو 4 ساڵەی داهاتوو 4 ساڵی خۆشی و ئارامی و خۆشگوزەرانی بێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان و ئەو خولەی پێنجی پەرلەمانی کوردستان بتوانێتن کە فشارێکی جددی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست کاتن بۆ کۆتایی هێنان بە ئەو ڕوبعەموچە و بە ئەو قەیرانانەی کە دروستیان کردوون بۆ خەڵکی هەرێمی کوردستان. و لێرەوەشەوە داوا ئەەکەم لە تەواوی خەڵکی شارۆچکەی خەلیفان هیوادارم لە ڕۆژی هەڵبژاردن بە گەرموگوڕیەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان دەنجی خۆیان بدەن بە ئەو بوێری و مەردایەتی کە ئێستا کۆمەڵی ئیسلامی ئەینوێنی بەردەوام بی و هەمیشە کەسێک هەبی لەبەرەی ئەو خەڵکە بەشمەینەت وستەم لێکراوە بمێنێتەوە مەدان بە کەسانی دڵسۆز و بوێر چۆڵ نەکەن بە دانیشتنتان لە ماڵەوە نەچوونە سەر سندوقەکانی دەنگدان بۆیە ئێمە هەمیشە ئەوە ئەڵێن نەچوونە سەر سندوقەکانی دەنگدان و دانیشتن لە ماڵەوە بایکۆتکردن لە بەرژەوەندی دەسەڵاتێکی ستەمکارە لە بەرژەوەندی مانەوەی گەندەڵیە